بەڵام ئەبوونەوەکو یەکێک گوێ لێمان بێت بزان کەوا تۆم نادۆ بە شەرەف و ناموسم 50 کەس سەرەی گرت و بۆم ئیفادی فەڕەنسایە جارێشم براکانم بزانم ئەوان نەنووسراون تۆ نووسراویت هەڕێک ژنەکەمە بنەوە والله مامۆستا من مەمنونی تومە بەڕاستی یعنی ئەوە چاکەکی زۆر گەورەی لەگەڵ من دەکەی بەس یەک مشکلمان هەیە مامۆستامە مشکلی چی؟ مامۆستا ئەمن دەچێم وەکی لە فەڕەنسای گەڕامەوە وەزیر داوامان لێ بکە بڵێ کار راپۆرتستان کرد لە وێندەری ئەبۆ جان وەزیر حەقی چێ بەسەرەوە کوای شێر ڕۆژ تۆ بۆ ئەوروپا هاتوێتەوە وەزیر بانی کردووە دوای خەمە نەبێ من بە فەرمیە و نێرم بەس مشکلشکەمان هەیە مامۆستا یا الله من یعنی بە جوانی فەڕەنسی نازانم یعنی ئەم مەسەن حەزم لە وێندەرێ حەزم چۆ دۆی ئەم بە فەڕەنسی چ بە دۆی بڵێم دۆم لۆ بینن تۆ سەیری ئەو مشکلێ چۆن بە عەقڵی مدیرەکەتان نەهاتووە فەڕەنسیش نازانی ئەرێ تۆ بەشەری ئەرێ تۆ ئینسانی با بەخۆم بەڕاستی ناونێرم بۆ فەڕەنسا ئەونێرم بۆ شەهر العەسەل بێعەقڵ دوای وا گریمان ناردیشم بۆ فەڕەنسا لە فەڕەنسا دۆکۆ هەیە لێ بەس ماستاو هەیە وەڵای ڕازەکەی مازە بۆ خدای من لەبیرم کرد بزانە وام زای دەچمە فەڕەنسای مازان دەست بە شەهر العەسەلی بەس بناوی فەڕەنسای بۆ خدای مامۆستا یعنی خێرەکی گەورەت کرد يعني ئەو فترەی لە کۆل ئەو ژنەی دەبمەوە والله ئەمری کوشتێ بۆ خدایە ئەو هەموو خواردنە چێ دەخوا تێر نابی تێر معاشم هەمووی لۆ خواردنی دەڕوا نازانم چێوە دەچی مامۆستا عینی دەرەی نییە کێسی ئەوەی نییە بورغی کێسی مەعیدەی تێک چووە سیلاک بووە مامۆستا دوای ئەم بەڕاستی ئەڤینم خۆش دەوێ برینداری ئەڤینیمە مامۆستا هەموو جارێ ئەو گۆرانەی دەڵێم برینداری ئەڤین خانم مامۆستا تەسەورکە چی زۆر عەندیکە داوام لێ دەکا چ لای زستانەیە دەڵێ بڕۆ کەوکەوم لۆ بینە کەوکاو هەرێ وەڵڵا کەوکەو چییە؟ کەوکەو ئەوەی بەچی عارەبانەیدا دەڵێ یاڵە ئەزبەری کەوکاو ئەزبەری دەکەی خۆمان هاوینێ دنیا وا گەرمە دەکوڵێ دەڵێ شەڵغەمم دەوێ دەی بە شەرەفم بە هاوین شێلم بخوا دوو مەڵ و قنێر دەریایەکی ئەمەنە وەڵحاصل مامۆستا بەڕاستی ئەمن زۆر مەمنونی توێمە ئەوە برادرێکم هەیە گۆتی نییە گۆتی هیچ غەمت نەبی نەشتێ فەڕەنسای وە دەکەم لە فەڕەنسایبی ڕسمی ئەوەی بورجی هەیە فەڕەنسای گۆتی بە شۆتۆشۆی لە پشتت دادەنێن بەچی شۆتۆشۆ خۆی یا شۆفە تۆپە یا تۆپە شۆفە عەلا کولین مامۆستا ئەوە مامۆستا شەرمەزار ناکەم دەزانیت و ئەو پارچە ئاردەکەم فرۆشتیە ئەوجا چەندت دەوێت لۆت بینم پارە تۆ عیب ناکەیت داناوەشیت ڕەشۆی بە من ئەستەن بۆ ئیفادە ئێمە پارە دەینی عەبوو بەڕاستە مامۆستا یعنی دەمنێرنە فەڕەنسای پارەشم دەدەنێ هەرێ بەشەر فەڕەنسای چیتە تۆ ناچی بۆ شەهر العەسەل والله مامۆستا لەبیرم چدا لێ من دەکەم هەموو جار باس فەڕەنسای لێ خۆم لەبیر دەکەم عەبوو جۆ بگرە مەرج و مروجم هەیە شەرت و شروتم هەیە منیش جۆ بگرە فەیسبوک داخیت تەلەفۆنی کە جواب نایتەوە ئەنستەگرام و نازانم سناپ و تێلێگرام و ئەمانە هەموو داخی جوابی بابە نایتەوە بەو خدای مامۆستا ئاتوو تەلەفۆنم دۆ بکەی جواب نادەمەوە دەی دەفەرموو هەستە بڕۆ ون بە لەبەر چاومە دەی باشە مامۆستا ئەم مەمنونم دەڕۆ ملیشم دەستشێنم بەس یەک پرسیارم هەبوو لە فەڕەنسایەوەی گەڕامەوە حەزت لە چی هەدیەت لۆ بینم لە فەڕەنسا ڕووی بابی ئەوە ڕەش بێ کە عریزەی تەعینەکەی بۆ نووسیت خۆش بوو مامۆستا خۆت دەگرتەوە بە خۆت عریزەت نووسی بە خۆش تەوقیعت کرد قورئان ڕازەکەی دەسە بە لێ بشکێنە دەبڕۆشێتم مەکە بۆنژۆر زۆغۆ ئەوەرە ئەوتە چی؟ ئەوە یعنی بە فەڕەنسی خۆحافیز جا تو شەربە و خۆحافیزی بوو یا مۆدە و ئیش پێ کرد دەبڕۆ وەحشی دەبڕۆ ئەمرن نەمێنێت